ناس بکە. خەلیفان لە ساڵە 1967 بووە ناوچە. بە دووریە 105 کیلۆمتران دکەوە باکووری ڕۆژهەڵاتی هەولێرێ. 690 مەترە لە سەر ئاستێ دەریایە بلەندە. ناوچەیەکە گەشتیاریە چیایە کۆرەک، هاوینگەها گەلەیە عەلیبەک، بێخمە، مەلەکان، دۆلا ئاڵانە و گەلێک جەهێندنێن گەشتیاری لێ هەنە. زیدەتری هەشتێ شوونەوارێن دیرۆکی لێ هەنە ژوانژی، شکەفتە دیان و بەستون، گرێ چوێر وشک، بەرمایên کە لە هاجۆ لە مێرگ و شکەفتە بڵنگان. قۆرا و خوارنە هەری ناودارە ناوچەیە. کوردستان عاشقی تۆم گەر ساتێ لێدا بڕێم دەبم بە هەوێری حوزن و وەک منداڵێ دەگەێرێم کوردستانم نیشتیمانم من لە تۆدانا بڕێم لە هەر کوێ بم بۆ کوێ بچمێ کوردستانە هەماڵ و جێم. سڵاو، من هونەرمەند شاخەوان کەرکووکی بۆ ئەم جارش لە بەرنامەی کاروان میوانی ئێوەی ئازیز دەبم. لە شارۆچکە جوانەکەی خەلیفان فەرمونێوەش لەگەڵ ئێمە بن لەگەڵ بەرنامەی ئەم جاری کاروان. خەلیفان لە چیەوە هاتووە؟ ئەگەر باسی ناحیەی خەلیفان بکەین لە ڕۆی دروستبوونیەوە تەبیعی ناحیەی خەلیفان بە حکمی ئەو شوێنە جوگرافیای هەیەتی مێژوویەکی پاڵکەوناری و دێرینی هەیە، ئەمەش بەهۆی ئەو شوێنەوارە دۆزراوانە. ئەگەر بێ باسی ئیدئۆلۆژی ناوی خەلیفانیش بکەین بێگومان دەبێت بگەڕێنەوە بۆ کوردستانی بوون و ئەو ناوە کوردیانەی کە لە ناوچانە هەنا. تەبیعی لە کوردستان ناوەکان دابەش بوون بۆ نمونە ناوی دێرینمان هەنا، ناوی نوێترمان هەیە و ناوی مۆدەرنیشمان هەیە. بۆ نمونە هەندێک شوێن ناویان بە ناوی بۆ نمونە ئاوای پێوێ وەکو شیناوە وەکو مەجیداوە، ئەوانە ناوی نوێنە. ناوی زمانی مادەکانمان هەیە. خەلیفان ڕەنگی خەڵکێکی زۆر لەسەر ئەو باوەڕە ئەو بیرۆکەیە بێتن کە ناوەکە ناوێکی مەزهەبی شەرعیە بە حکمی ناوی خەلیفە و ئەوانەوە، بەڵام ئەکرێ سەیری مەناخی شوێنەکە بکەین. لەسەر شوێنێشتر ناوی خەلیفان هەیە، گوندێک لە سیدەکان بە ناوی خەلیفان هەیە، شارستانی خەلیفان بەس مەهاباد هەیە و ناحیەی خەلیفانش هەیە. تەبیعی یعنی ببوورە یعنی تەنها ئێرە ناوی خەلیفان لە زۆر شوێنی تریشمان ئەتوانین باسی مەناخ و دروستبوونی ناوەکە بە پێی کەش و هەوایەکە بکەنەوە. ئەگەر ئەبێنین کە خەلیفان سەیری بکەین بەهۆی ڕووباری خەلیفان، ڕووباری خەلامیا بە تایبەتی ئێرەکە ڕووباری خەلیفانی بەناودا تێئەپەڕێت، کە سەیری بکەین بە ژمارەیەکی یەکجار زۆری داری ئەسپندار و داری تری لێیە. لە کوردەواریشدا دارکە لقی نوێی دەرکرد پێڵێن غەلف، هەروەکو بۆ نمونە مامەزاهێدی ئەفەرمێ گوڵی لێشین بووە هەرچی دەتەوێ غەلفی هێناوە تەڕ و شلک و نوێ. ئێستاش خەڵکێکی ئێرە هەر بە غەلیفان ناوی ئەهێنە نەک خەلیفان، بۆیە بەهۆی ئەو شل با بڵێن غەلف کە لقی و لق و پۆپی نوێی دارە ڕەنگە ئەو ناوەشی هەبێت. کێساوە بۆ بزانام گەورەترین شوێنی کوردستانە لە ڕووی بەرهەمهێنانی داری ئەسپیندار لە کوردستان. زۆر باشە کاکاروان، بەڕاستی بازارێکی جوان، شوێنێکی جوان، ینی لە ڕووی گەشتیاریەوە، ینی خەڵکێکی جوان لە ڕووی هەموو سفاتە جوانەکانی کە لەناو بازاری خەلیفان بینیمان. خەلیفان وەکو چەند شارەوانی وەکو چەند شارەوانی و چەند گوندی ئەو داربین باسی ئامارێکی پێتەوان کە باسی بازاری خەلیفانت کرد بە بیر و باوەڕی خەڵکی ئێرەوە بەپێی ئەو
حەجمە دیدەیەکی ئێمە لە هەموو کوردستان و تەنانەت ڕەنگە بڵێن عێراقشمانەوە بینی بێ ئەڵێن خەلیفان درێژترین بازاری هەیە وەکو ناحیە ئەمە با وەکو پێشەکەی باسی بکەین کە باسی خەلیفان بکەین تەبی خەلیفان ساڵانی وەکو ئیداری ساڵی 67 تەموزی 67 وەکو ناحیە وەکو بەڕێوەبەرایەتی ناحیە دامەزراوە پێک دێت لە 62 گوند و سەنتەری ناحیە هەروەها کە باسی شارەوانیەکان کرا تەبیعی دوو شارەوانیمان هەیە یەکیان پێوەستە بە سەنتەری ناحیە ئەوەی تریشیان بریتیە لە شارەدەی سرێشمەکەویش لە زۆرێک لە ناحیەکانی ئەو دەوروبەرەشەوە فراوانتر و گەورەترە ئەگەر باسی مەوداکانیان بکەین تەبیعی ناحیەی خەلیفان دەکەوێتە دووری 12 کیلۆمەتری قەزای سۆران کەسەر بە قەزای سۆرانەوە هەروە 105 کیلۆمەتری پارێزگای هەولێر سروشتە جوگرافیەکەشی بە شێوەیەکە یعنی دەتوانین بڵێن سروشتە جوگرافیەکەی سروشتە ئیداریەکەشی دیاری کردووە لە ڕووی ئیداریەوە شوێنەکانی دیارە بەڵام بەهۆی کۆمەڵە چێوێکی جوان و دڕفێن و هەروەها ڕووبارەکانیشەوە ئەم دیاردە جوگرافیانە سنوورەکەی دیاری کردو و جیا کردوتەوە لە یەکێک کارجۆریەکانی هاوسنووری خۆی تەبیعی یەکێک لە تایبەتمەندەکانی خەلیفان بریتیە لە بابەتی گەشت و گوزاریەوە هەر شوێنێکی بە درێژایی مەوداکانی خەلیفان لە دۆڵی مەلەکانەوە بگرێتە ئاگەیەتیای برادۆز هەر هەمووی تایبەتمەندی گەشت و گوزاریەوە شوێنێکی گونجاوە بۆ گەشتیاری هیواداری بە هاوکاری خەڵک بە هاوکاری حکوومەتیش و بە تایبەتیش بە دەستپێشخەری کەرتی تایبەت بتوانین خەلیفان بۆ بیرۆکەشمان هەیە هەڵبەتە بتوانین بیکەینە جەمسەرێکی گەورەی گەشتیاری هەر لە تاڤگای گەلی عەلی بەگەوە بگرێتە ئەو شوێنانەی کە وەسفان کرد تا چیای کۆڕەک چیای بەنی هەریر هەموو ئەو شوێنانە بتوانین بکەینە جۆنگەیەکی گەشتیاری لە هەموو کوردستان هیچ بەڵکو لە تەواوی ناوچەکەش ئەو پۆتانسیەلەی هەیە خەڵکەکەش بێگومان هاوکارمان بۆ توانیمانە لە ماوەی ئەم ماوەی کە کارمان لێرە کردووە خەڵکێکە کە هاوکاری تەواویان کردوونە لە ڕێکخستنەوەی بازار لەو دیاردا ناشارستانیانەی کە لێرە هەبووە بۆ نمونە لە بواری ئاژەڵی سەرجادە و نازانم خاوێنکردنەوەی ڕووباری خەلیفان کە سەرچاوەی تاڤگەی گەلی عەلی بکە ئەوانەمان پێکراوە خۆشبەختانەوە خەڵکێکەشتەوە هاکارمان بۆ جێگای دەستخۆشی وەکو بەرپرسی کتێبخانەی گشتی خەلیفان ئەگەر بکرێ باسی مێژووی ئەم کتێبخانەمان بۆ بکەی زۆر زۆر سپاس هەر لە سەرەتای ساڵی 2014ەوە کتێبخانەی خەلیفان کتێبخانەی گشتی خەلیفان لەلایەن حکوومەتی هەرێمەوە بڕیاری لەسەردرا بەڵام لە مانجی 6 2014 لەو کاتێک کە حکوومەت لە نێو قەیرانێکی قولی داراییدا بۆ کتێبخانەی گشتی خەلیفان کرایەوە بەڵێ کاکەران ئەو خوێنەرانەی چ لە کچان چ لە کوڕان چ لە نووسەر و ئەدیبان کێن ئەو کەسانی کە زیاتر سەردانی ئێراکەن یان ڕێژەی ئەو کەسانە کەم تا کورد زۆرن یان کەمن بۆی کە لێرە ببینین یا بزانین خەلیفان تا چەند خوێنەری زۆری کتێبخانەکەتان زۆرە هەرچەندە لە خەلیفان لە دوای ئەوە کە کتێبخانەی گشتی خەلیفان کراوەتەوە کۆمەڵێک کەس سوودی لەم کتێبخانەیە بینەوە بە تایبەتی ئەو قوتابیانێک کە لە کاتی بابرێن کۆتایی ساڵیان یاخود لەو کاتانێک کە راپۆرتە نووسن سەردانی کتێبخانەکەمان دەکەن و ئەو کەسانی کە سەردانی کتێبخانەش دەکەن زۆرا و زۆرن بابرێن هەم کچان و هەم کوڕانیش سەردانی کتێبخانەکەمان دەکەن و ئەو کتێبخانێک کە لە کتێبخانەکەمان دەست دەکەوێت سوودیان لێ دەبین و بۆ بابرێن هەم راپۆرت و هەم بۆ ئەوانەی بە خوێنەریشن سەردانی کتێبخانە دەکەن و کتێب لێرە وەردەگرن کاکەران لە کتێبخانەکەی جەنابەت وەکو دەبینین لە ڕووی زمانەوانیەوە
کوردی و عەرەبی و فارسی و تورکی لێرە چ کتێبێک زۆرە خوێندنەوە یا چەند کتێبمان هەیە لێرە بە زمانەکانەوە؟ زۆرەکانی زمانمان کوردی، عەرەبی، فارسی، ئینگلیزیمان هەیە. بەڵام ڕەنگە ڕێژەی خوێنەری کتێبە ئینگلیزیەکان و عەرەبیەکان و فارسیەکان کەمتر بێ. زیاتری ئەو کەسانێک کە سەردانی کتێبخانەکەمان دەکەن داوای کتێبی کوردی دەکەن. کاک شادوەک دەبینرێت چەندین شوێنەواری مێژوویی کۆن لە خەلیفان بەدی دەکرێت. ئەگەر ڕوونکردێک لەو بابەتە بدەیت بزانین ئەو شوێنەوارە مێژوویە چییە و چۆنە باز بکرێت زۆر باش. لە سنووری ناحیەی خەلیفان نزیکەی 80 شوێنەواری هەیە. ئەو شوێنەواریانەش زۆرا و زۆرن ئەشکەوتە، گردە، قەڵات، پاشماوی قەڵاتە، گۆڕ و گۆڕستانە. لەبارەی ئەو شوێنواران شەگەرن و سەدە و مێژووی زۆرا و زۆر لەبارەی مێژووی خەلیفان پێویستە بە پێ ئەو بەڵگەوزانیاریانە کە تا ئێستا لەبەر دەستندان لە هەر لە چاخە بەدینەکان لە چاخۆنەکانەوە بەشەریەت لە مەنتیقانە ژیایە. یەک لەو بەڵگانە ئەوەیە کە لە ئەشکەوتی شانەندەر هەرچەند ئەشکەوتی شانەندەر ناکەوتە سنووری ناحیەی خەلیفان، بەڵام ئەکەوتە چیای بیرادۆ، بەشش چیای بیرادۆ شەکەوتە سنووری خەلیفان. لە 1950 کە تا 6 کاری هەڵکۆڵینی لێکرا، پاشماوی چاخی بەردینی کۆنی لێ دۆزراوە کە دەوروبەری 100,000 ساڵە و لە 2014 لە لایەن زانکۆی کامرێژی کاری هەڵکۆڵینی لێکردووە. یەک لەو تێبینە نوێیانە ئەوە بوو کە بەشەریەت لە دەوروبەری 40,000 ساڵانە هاتیتەوە ئەشکەوتەی ماوەیەکی کەم لێ مایتەوە و ئامێری بەردینی چاک کردە و دوایێ بەرەو ئەشکەوتەکانی دەوروبەر و ناوچەی شاخ و دۆڵەکانی دەوروبەر چووە کە پێچی هاتیتەوە ئەشکەوتانەی دیکە کە لە چیای برادۆس و لە سنووری خەلیفان بوونیان هەیە. ئەوە لەبارەی سەردەمی کۆن و لە دەبارەی سەردەمەکانی دواتریش کە ئێمە لە سنووری خەلیفان نمونەی شوێنەواری ئەو سەردەمانەشن هەیە، بەسە تا ئێستا کاری هەڵکۆڵینی و دیراسە بە تەواوی نەکرا، بەس ئەو تێبینە گشتیانەی کە ئەتوانی برێن ئەوانن کە بۆ نمونە لە گرتوێروشک کە ئێستا ئەو گردێک ئێستا ئەمە لە سەیر ڕاوەستانی و باسەکەین پێچی دەوروبەری 2000 ساڵ پێش زاین گیان لێرە هەبووبی. هەندێک پاشماوەی کەمی مایە کە مخابن پاشماوی تەواوی نەما، بەس پێچی شوورەی لەسەر بووبی و کەمپەچی سەربازی بووبی. و لەبارەی سەردەمەکانی دواتر دیسان نمونەی شوێنەوارین لە سنووری ناحیەی خەلیفان هەیە، بۆ نمونە گرتوێروشک کە ئێستا گردە ئێستا لە سەری ڕاوەستانە، ئەو گردە ئەگەڕێتەوە دەوروبەری بەپێ ئەو پارچە گلێنانێک کە لەسەری دۆزراینەوە ئەگەڕێتەوە دەوروبەری 2000 ساڵ پێش زاین. هەروەها گرت شەرکێک لە دۆڵی ئارانە و زیخی سوسنان کاوانج دیسان لە دەوروبەری 2000 ساڵ ژیانیان لێبووە و خەڵک لەوێژیە. و لە کاولی فەنان لە پەرچین لەوێژ دیسان کە پێچی بگەرێتەوە سەردەمی ئاشووری لەوانێ هەزاری یەکەمی پێش زاین کە لەوێش پاشماوەی پارچە گۆزە و ئەوانن دۆزینەوە. و لە پیروالی لە گوندی بەورکە لەوێ لە پار کاری هەڵکۆڵین ئەنجامدا لەگەر تیمەکی ئەلمانی لە زانکۆی هاڵە، ئەوش پێچی لە دەوروبەری 2000 ساڵ پێش زاین هەندێک پارچە کوپە و گۆزە لەوێ دۆزرانەوە کاگەرن ئەو دەوروبەرە، هەروەها هەندێک گۆزەی دیکە دیترانەوە کاگەرنەوە دیسا سەردەمی ئاشووری نوێ و بەپێی ئەو کاری هەڵکۆڵینێک کە لەوێ ئەنجامدرا گومانی ئەوە کرا کە ئەوێ کەمپەچی سەربازی بووبی لە پیروالی. جگە لەوەش لە پاشماوەی دێر و دیانەکانی دیکە وەکو مەسیحی جوولەکەش لە منتیقەی لە سنووری خەلیفان هەیە. هەر بۆ نمونە لە گەلیزێ لە نزیک بەستی بێخمە و لە گوندی دۆرەتە سوو کە ڕالف سلوکی لە پەنجاکان کاری هەڵکۆڵین لە ئەشکەوتی شانەندەر کردێ ناوی دۆرەتە سوو بە دێرسووت دەینی، معنای ئەوێ کە دێری لێ بووە کە ئەوش بەڵگەیشت کێ کە پاشماوەی دیانەتەکانی دیکەش لە سنووری خەلیفان ئەوانش لەوێ بووینەوە لە سەردەمەک لە سەردەمەکان وانش لەوێ لە سنووری خەلیفان ژیانەکە ئێستا لێرە نەمانە. هەروەها پاشماوەی شوێنەواری سەردەمی ئیسلامیشین لە سنووری خەلیفان بەعام هەیە کە لەوانێ نەتوانرێ باسی هەموو شوێنەوارانە بکرێتەوە قەڵاتە و گۆڕستانە، بەس ئەگەر چەند نمونەیەکی کورت باز بکەین بۆ نمونە لە
جافرەکانی کۆن پاشماوەی گۆڕستان هەیە لە ماویلیان دیسا پاشماوەی گۆڕستان هەیە هەتا ئێستا کە لەسەر چێلی گۆڕەکان بە جوانی نەخشونیگار دروست کرا کاوانش سەردەمی ئیسلامینە بەپێی شێوازی ناشتنی گۆڕەکان. هەروەها لە سەردەمی عوسمانی کە بنێن لە پاش سەدەی 16 دیسان لە سنووری ناحی خەلیفان چەندی پاشماوەی شوێنەوارین هەیە کە بەتایبەت لە گوندی کانی ئۆتمان کە باسەکری لە سەرچاوەکانی هامڵتۆنش باسەکە کە لەوێ پێچی بنکەیەکی سەرەکی هەبووبی لە پاشماوەی لەو سەردەمی پاشماوەی بیناکەش مابووە لە وەختی کە باسەکەن بنکەی سەرەکی سەربازی سەردەمی عوسمانی لەوێ بووبی کە ئەو ڕێی کۆنتترۆل کردیەکە بە سپیلکی داهاتیە و بەرەو کانی ئۆتمان و بە منتقەی گرچێرش کە ئێستا مەلێنێ و بەرەو دۆری ئالانە و دوایش بەرەو ڕواندز ئەو ڕێی کۆنتترۆل کردبی. هەروەها پاشماوەی ڕێژ بەرەو گەلی عەلیبەک ئەوش ڕێک بووە و بەرەو ڕواندز کە ڕواندز پایتەختی مێنشینی سۆران بووە لەوێش دیسا لە سەرچاوەکان باسەکرێت کە ڕێ لە ناو گەلی عەلیبەک هەبووە ڕێی قەدیم کە ئێستا دیسا هەر برێن کە ئێستاش لە سەردەمی ئێستاش ئەو ڕێ بەکاردێن. هەروەها لە جافرەکانی کۆنش کە تەنقیبات کرا لەگەڵ ئەو تیمە ئەلمانیای لە 2016 بەشەشی زۆری پاشماوەی سەردەمی عوسمانی دۆزرانەوە لەوێش پاشماوەی بینا دیتراوە کە ئەوش پێچی سەرسەرمی عوسمانی قەراتێک لەوێ هەبووبی. هەروەها لە سەردەمی مینشینی سۆران هەم لە سەرچاوەکان باسەکرێت کە باسی خەلیفان و جۆلەمێرگ و منتقەکە بەعامەکرێ و هەمیش پاشماوەی شوێنەوارین هەیە کە بگەڕێتەوە سەردەمی مینشینی سۆران. بۆ نمونە حوسێن حوزنی باسەکە کە میر محەممەد لە منتقەی سەرچیا و بیا و لەوێ بووە لە کاتی منداڵی. هەروەها باسی ئەو شەکرێک کە پێشتر پایتەختی مینشینی سۆران منتقەیەک لە لای جۆلەمێرگ و لە لای دۆری ئارانە بووە. ئەو پاشماوە بینایانەیە کە ئێستا هەیتن کە بگەڕێتەوە سەردەمی مینشینی سۆران ئەوەیە کە پاشماوەی قەراتەکە لە گوندی جۆلەمێرگ کە ئەگەڕێتەوە سەردەمی مینشینی سۆران. هەروەها لە گوندی کونەسی خوڕ پاشماوەی قەلاتێکەیە کە لە شێوازی بیناسازی ئەو قەڵاتە وەدەرەکەوی کە ئەوەش ئەگەڕێتەوە سەردەمی مینشینی سۆران و سەردەمی عوسمانی چونکە لە هەر چوار لای تاوەری بازنەیی هەیە. و باشن کرد کە ئەو منتیقەیە بەعام جێکی استراتیژی گرنگ بۆ بەنسبەت ڕواندزش کە ڕواندز پایتەختی مینشینی سۆران بۆ و ئەو بەستنەوەی ئەو ڕواندز و منتقەی ئەو لای بەیەکدی لە هەم گەڕیدە و هەم لە سەرچاو مێژوەکانش باسەکە کە ئەو منتیقەیە ڕێی هاتوچۆی برێن لە قەدیم بەو منتیقەیە بووە چ بە دۆری ئارانی و چ بە گەلی عەلیبەک بەرەو ڕواندز. سنتەری ڕۆشنبیری خەلیفان یەکێکە لەو سنتەرە چالاکانەی کە چەندین کار و کاری جوان و ناوازیان هەبووە پێمان خۆشە باز دەو کارە چالاکیانە هەم کە لە خەلیفان چیان کردو و چۆن بووە. سنتەری ڕۆشنبیری خەلیفان لە ساڵی 2001ەوە دامەزراوە بە لە سەردەستی چەندین ئەدیب و ڕۆژنامەنووس و کەسایەتیەکانی سنووری ناحیەی خەلیفان کە هەمویان ڕۆشنبیر بوون و هەستیان بەوە کردکەوە فراغێکی ڕۆشنبیری لە شارەکەماندا هەیە بۆی بە پێویستیان زانیتەوە بیر لەوەیان کردەوەکەوە سنتەری ڕۆشنبیری خەلیفان دابمەزرێنن کە تیایدا چەندین ڕۆشنبیر تێدا بەشدار بوون کە بەڕاستی نمونەیەکی ڕۆشنبیری زۆر جوانیان پێشکەش بە ئەم شارە کرد. سەتەری خەلیفان جودا لەو کارە جوانانەی گروپێکی مۆزیکی جوانتان هەیە پێم خۆشە لەسەر و گروپە مۆزیکە جوانەی کە چەندین بەهرەمەند و چەندین هونەرمەندی جوانتان هەیە پێم خۆشە بازێک لە گروپە مۆزیکەکەشان ئەمەوێ لێرە باسی گشت بە تەوەرەکانی سنتەری ڕۆشنبیری بکەم. سنتەری ڕۆشنبیری خەلیفان لەسەر چەندین تەوەر دروست بووە لەوانە کۆڕ و سمیناری زۆرمان کردووە
وەرە ئەو گروپە جوانە کە دروستمان کردووە و سنتەری ڕۆشنبیری سەرپەرشتێکە بە هاوکاری ناوەندی لاوان کە تەنها ئەو گروپە خەشەنگە دروست کرایە بەماندی بوونیەکی زۆر یعنی هەمویان خۆبەخشن بەڕاستی تەنها ئەوانن نمونەی هونەر لەم شارە بەڵام بێنازن چونکە تاوەکو ئێستا بە شێوازێکی وا پشگیریان نەکراوە لە 2014 ئەمە سنتەری ڕۆشنبیرەکە گشت سنتەرەکان لە وەزارەتی ڕۆشنبیری من حیانە بۆ ئێستا و من حێ نەماوە نەتوانرا وەکو پێویست خزمەت بە هونەرمەندان بە بەهرەمەندان بە شاعیران بە ڕۆژنامەنووسان بدرێت بۆیە ئێمە ئەو گەنجانەکە بە شێواز خۆبەخش کار دەکەن لای ئێمە زۆر گەورن کە نمونەی ئەو شارن بەهوانم یار هاتوڕۆی بەلەنجە و لە یار ئینە یار هەینەر بەهوانم یار هاتوڕۆی بەلەنجە و سيشوحت بحالي من عالم صوتا لنا ليمين دي سيشوحت بحالي من عالم صوتا لنا ليمين ئێستاش لە شارە جوانەکەی خەلیفان و یارگای وەرزشی خەلیفان دوو تیپی ملی جوان لێرە یادیەکەن بۆی کە بزانین بەهرەکانیان یا توانەکانیان لە ڕووی یاریکردنەوە یا لە ڕووی هەر بوارێکی ترەوە ڕۆکەینێ یەکێک لە گەنجە جوانەکانی شارە جوانەکەی خەلیفان بۆی کە بزانین توانە و بەهرەکانیان تا چەندە. کاک سەید یەکێتی لاوان تا چەند ئێوە توانی بتوانە گەنجان بۆ خۆتان ڕابکێشن یا ڕوو بکەنە ئێوە توانە و بەهرەکانیان تا چەنە و چۆن ئەگەر بۆمان باسکەی زۆر سپاس. پێشەشی بەخێر بن خۆی ئەو ڕێکخراوە لە 1953 شوباتەوە دامەزرایە ئاماز لەو ڕێکخراوە خزمەتکردنی گەنجە لەبارە جیاوازەکانەوە دیارە بوارەکانیش وەرزشە هونەرە شانۆیە کۆمەڵێک بواری جیاواز لەخۆی ئەگرێ ئێمەش وەکو ناوەندی لاوانی خەلیفان لە ڕووی هونەرەوە گروپمان هەیە لە ڕووی وەرزشەوە تیپی میلیمان هەیە لە ڕووی شانۆیەوە ساڵانە گروپی شانەوە شانۆی خۆیان پێشکەش ئەەکەن بەپێی بۆ نەو مناسبەتەکان ئێمە کار و چاڵاشی جیاواز دەرەخسێنین بۆ ئەو گەنجولاوانە ئامانجی ئێمە خزمەتکردنی ئەوانە گرنگجدانە بە توانایەکانیان بەگەرخستنی توانەکانیتان لە کۆی ئەو بارانەی کە با بڵێن ئەتوانین فەرهەم بکەین بۆیان بە تایبەتیشان وەرزش زیاتر لە ناوچەی ئێمە گرنگی زیاتری پێدرێ هەروە خۆتان ئەبینن زیاتر گروتینی وەرزش لە ناوچەی ئێمە زیاتر پێوە دیارە ئەمەش ئەگرێتەوە بۆ ئەوەی لاینەکانی دیکان ناتوانم بڵێن بە تەواوی فەرامۆشکرایە بەڵام زیاتر گرنگی بە باری وەرزش ئەدرێ ئەوەش ئەگرێتەوە سەر تمۆحی ئەو گەنجولاوانەی کە لە سنووری خەلیفان نیشتەزێن. ئێوە کەسانێکی واتان هەیە کە لە بتوڵات یا هەر یاریزانێک لە دەورەی عێراقا کەسی واتان تیا هەڵکەوتووە کە بەشدار بێت لە بتوڵاتی عێراقا بتوڵاتی کوردستان کەسێکی وا هەیە لە شارۆچکەی خەلیفان خۆی لە تۆپی پێ زۆر یاریزانمان هەیە لە نادەکان یاریان کردووە توانم ئاماژە بە ناوەکانیشان بکەم ماستەم زەفەر کاپتن ڕهێل کاک نێسیروان کۆمەڵێک یاریزانی دیکە کە ئەوانە لە نادیەکانی کوردستان و یاریان کردیان بەنسبەت یاریزان لە بتوڵاتی دەرێ بەشداری کردبی بەڵێ هەمانە یاریزانێکمان هەیە لە مەراسۆن ڕاکردن
بەشداری کۆمەڵێک بتوڵاتی کردووە ئەو یاریزانە ناوی کەرێکار عەبدوڵڵایە کۆمەڵێک مەدالیای نیوەخۆ دەرەوەی هەیە خۆشبەختانە ئێمە وەکو خەلیفان و وەکو کوردیش شانازێکی گەورەی پێوەین. کرێکار ئەگەر بتانی باسی ئەو بتوڵاتی کە جەنابەت بەشداری تیا کردووە یان ئەو خەڵاتانێک کە دەستنیشانت کردووە و ڕکابەری یەکەمە یا دووەم یا سێمە تێناوە ئەگەر بۆمان باسکەی سپاسەکەی. من وەکو مامۆستایەکی زانکۆی سۆران وەکو یاریزانێکی یاری گۆڕەپان مەدان و مۆراسۆندا وەکو بگرم گەنجێکی خەلیفانش من ماوەی 4 ساڵە ئەم هاتومەتە نەوی یاری گۆڕەپان مەدان و مۆراسۆندا کە توانیتم 48 مەدالی کوردستان و عێراق و 9 مەدالی دەرەوەی وڵاتش بەدەست بێنم. لە ئەم خەڵاتانێک لە دەروی وڵاتم بەدەستێنانە کە 3 مەدالی ئاڵتون بەدەستێنان لە وڵاتی تورکیا و لە هەمان کاتژە 3 مەدالی زیوشم هەیە 3 مەدالی بڕۆنشم هەیە. و بەشداری چەندین پاڵۆنتی لاکە وڵات بەتایبەت لە وڵاتی تورکیا و لە شارەکانی وڵاتی تورکیا لە هەمان کاتژدا وڵاتی لوبنانش بەشداریم کردە لە وڵاتی ئێرانش بەشداریم کردە کە توانیم پلەی سێم بەدەست بێنن کە بۆ یانە پێشمەرگەی سلێمانی یاریمانە کرد. ئێستاش سەڕای ئەو قەیرانە دارایی کە ئێستا تێکەوتین بەڵام ئێمە هەر بەردەوامی لە پێشخستنی وەرزش لە هەرێمی کوردستان بە بەتایبەتی یاری مەراسۆندا کە ئێستاش مەراسۆنی ئاشتی هەرێمی کوردستان کە ڕێکخراوی مەراسۆنی ئاشتی هەرێمی کوردستان دامەزراوە هەر خۆشم بەرپرسی ئەو ڕێکخراوە بۆی بتوانن بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی ستاندەرێکی عالەمی مەراسۆنە نێودەوڵەتەکان لە هەرێمی کوردستان و بەبێ جیاوازی لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەنجام بدەین. دەست خۆش کاکرێکات لەمەیانی ئەو سەردانە دیاو بتوڵانەی کە بۆ شارە جیاجیەکانی کوردستان یا دەرەوەی وڵات کردوتە وەکو ئێران و وەکو تورکیا چه هەستێکتە بۆ وەکو کوڕە کوردێک یا وەکو گەنجێکی خەلیفان کە توانێت ئەو بتوڵە بەدەست بێنیت؟ بێگومان هەستێکی زۆر خۆشم لا دروست بە چونکە ئەمن مەدالین زێڕم هێنای بە ناوی پێشمەرگە کە زلی بە بزلی پێشمەرگە بەرداریم کردە لە وڵات تورکیا کە لەو ساڵیدا دەست بەسەرش کرام لەلایەن هێزەکانی تورکیا کە بەزلی پێشمەرگە وڵای کوردستان بەشداریم تدا کرد بوو بەڵام سوپاس بۆخوا لەو کاتی کەناڵ 24 بە فریامەوە گەیشت کە منیان لە ژێر دەستی وان ڕزگار کرد. لە خەلیفان سەرباری کەمی گرنگی دانی حکوومەت بە ڕەوشی ڕۆژنامەگەری و ڕۆشنبیری کە لە خەلیفان دەبینین هێشتا جوڵەی گەنجەکان بۆ هەموو ئەو ڕەوتانەی کە لە گەنجەکان بەدی دەکرێت بەڵام جوڵە هەیە لە گەنجەکانە بەرەو پێشچوون هەیە لە گەنجەکانە. کۆمەنتی جەنابەت چیە لەسەر ئەو بابەت؟ بەڵێ پێم وایە کە هەڵکەوتە جوگرافیای خەلیفان هۆکارێک بۆ لە هۆکارانەیە کە لە ڕاستیدا ئێمە کۆمەڵێک گەنجی وشار و چاوکراوەمان هەبێت و سەرباری ئەمەش بوونی کۆمەڵێک سنتەر و ڕێکخرا و چەند گەنجێش کە ڕۆحێتی خۆبەخشیان تێدا هەیە وای کردووە کار لەسەر بەرنمەیەک کە گەنجی شارەکەی خۆی لەسەر ڕۆحێتی خۆبەخشی ڕابێنێت بۆ ئەوەی کە لانیکەم ئێمە دوانەکەوین لەو ڕەوتە ڕۆشنبیریەکە لەسەر ئاسی کوردستاندا هەیە ینی وای کرد کە ئێمە کۆدەنجیەک ینی دەستە جەمعەیەک دروست بکەین لەسەر ئاسی خەلیفان لەسەر ئاسی گوندەکانی دەوروبەریم کە ئەگەر حکوومەت پاڵپشیشمان نەکات ئەگەر حکوومەت هاوکاریشمانە بێت ئێمە خۆمان بتوانین هاوکاری گەنجانی خۆمان بین و ئەم ڕۆحیەتە پێشکەش بە گەنجانی خۆمان بکەین گوا لە گەنجانی خۆمان بکەین کە مەرزنیە دەکرێت ئیلا حکوومەتیان ئیلە لایەنێکی دیاریکرا پاڵپشتی ئێوە بێت نەخێر ئێوە خۆتان هەن دەتوان خۆتان خزمەتی خۆتان بکەن لە دیوار ڕۆشنبیریەکەی لە بزاڤ ڕۆشنبیریەکە بەگشتی لە تەواوی سێکتەرەکانی نێو بزاڤی ڕۆشنبیریدا دوای ئەو شە جوانانەی کە بۆ گەنجانی کرا بۆ گەنجانی خەلیفان چالاکی میدیاکانی ئێوە چی بووە بۆ گەنجان لێرە؟ بەڵێ لەسەر ئاسی خەلیفان بۆ پێ ئێمە معدنێکی باشی گەنجی بەڕاستی ڕاگەاندن کارمان هێت لە هەزاکە لێرە کاری میدیاییەکە لەسەر ئاسی کوردستان و لە پێشووتریش کۆمەڵە ڕاگەاندکاری باشمان هەبووم ئێمە لە سەرەتای کرانەوەی سنتەری ڕۆشنبیری لە دوای 2005
پێنجەوە سەرۆکی ڕۆشنبیری خەلیفان ئێمە گۆڤاری خەلیفان کە کۆمەڵێک گەنجی خۆجێی خەلیفان بوون توانیمان کاری تێدا بکەین گۆڤاری خەلیفانمان دەکەین کە چەند ژمارەیەکی لێ دەست دوجارێژ لە دوای ئەوە لە ساڵی 2006 بۆ ئێمە گۆڤارێکی دیکە گۆڤاری چیا کە ئەمە نوسخەیەکە لەو گۆڤارە کە کۆی هەموو ئەو نووسەرانی لەنێو ئەم گۆڤارەدا هەن و تەنانەت دیزاینەرەکەشی وە تەنانەت ئەچی بە چاپگەاندن و خاوەن ئیمتیازەکەشی پیاوێکی خەڵکی خەلیفانە هەموو ئەمانە وامان کرد کە لە ڕاستیدا هەموو ئەو تاقی ئیعلامیە کە لە گەنجانی خەلیفاندا هەیە کۆ بکەینەوە 2000 لە چوارچێوەی گۆڤارێکدا نیشان بە خەڵکی خۆمانمان بدەین و بەدەر لەمە ئێمە لە نێو سنتەرە ڕۆشنبیریەکاندا سنتەری ڕۆشنبیری خەلیفان وێبسایتێکی هەبوو بە ناوی وێبسایتی سنتەری ڕۆشنبیری خەلیفان گرنگی بە هەواڵ و ڕووداوەکانی ڕۆژ دەدا لە سنووری خەلیفان وە لە سرێشمەش بە هەمان شێوە سنتەری ڕۆشنبیری وێبسایتی سنتەری ڕۆشنبیری سرێشمە بوو گرنگی بە بزاڤە ڕۆشنبیریەکەی سرێشمە و دەوروبەری دەدا و هەواڵی ڕۆژ هەواڵ و ڕووداوەکانی کوردستانی تێدا بلاو دەکردەوە ئێمە جگە لەبەش لە ئەزال ئێستا ئێمە رادیۆیەکمان هەیە کۆمەڵێک گەنجی خۆبەخش رادیۆیەکی خۆبەخشانەیان دروست کردەوە رادیۆیەکە زیاتر ئاراستەیەکی هونەری وەرگرتووە لە ڕاستیدا رادیۆیەکە بەلای رادیۆی گەشتبینە ئاراستەیەکی هونەری وەرگرتووە ڕاستە خۆ بە پاڵپشتی سەرۆکی ڕۆشنبیری خەلیفانە بەڵام کۆمەڵێک گەنجی دیکە لە دەرەوە هاتووت یعنی هەستیان بە بۆشایەکی میدیای لە مەزالی میدیای بیستراودا کرد لە خەلیفاندا وای کرد کە لە ڕاستیدا رادیۆیەک دروست بکەن ئێستا رادیۆی گەشتبین لە خەلیفان و لە گوندەکانی دەوروبەریش بەخشەکەی دەگاتە گوندەکانی دەوروبەر و بەشێک لە شار و شارۆچکەکانی نزیک لە خەلیفان کاری تێدا دەکرێت و لە مەزالی هونەریە ئێمە ئەو برادرانە لە مەزالی هونەریە ئەکتیڤن هەروەها لە سنووری سنتەری ڕۆشنبیری ئاڵانەش بەو پێەیە کە ئاڵانە ناوچەیەکی دۆڵی مەڵەکان و ئاڵانە ناوچەیەکی گەشتیاریە سنتەری ڕۆشنبیری ئاڵانە ساڵانە بە بەردەوامی بە ئەرچی خۆی زانێت لە ڕێی برۆشۆیان لە ڕێی چەند کارتێکی هوشیاری کارتەکان دابەش بکە بەسەر ئەو گەشتیارانێک کە ڕوو لە ناوچانە دەکات کە ئەمەش دەکاتە بەشێک لە ئیعلام کە کار لەسەرەوە بکرێت گەشتەوەران ئاشنا بکات بە ناوچەکە هاوکات گەشتەوەران هۆشیار بکاتەوە لەوەی چۆنێتی ژینگە بپارێزێت لە سنوورەدا. بەری پەنجەرەکەت بکەرەوە چیتر لە جامەکانەوە لە خۆت مەڕوانە ببینە دیمەنەکانی دەرەوە چەندە سەرقاڵن بەتەوە گوڵەکانی نێوباغ دڵخۆرپەی بینینی تۆن ئەها لە نێو دڵی گوڵێکە چۆن ئاو قەتیز بووە بەری پەنجەرەکەت بکەرەوە چیتر لە جامەکانەوە لە خۆت مەڕوانە ببینە دیمەنەکانی دەرەوە چەندە سەرقاڵ بەتەوە گوڵەکانی نێوباغ دڵخۆرپەی بینینی تۆن ئەها لە نێو دڵی گوڵێکە چۆن ئاو قەتیز بووە بەری پەنجەرەکەت بکەرەوە چیتر لەسەر شوشەی پەنجەرە مەنووسە بێ تاقەتم سەیرێکی خۆراوەبوونی ئێواران بکە با خەمەکانت ئاواڵی ئەو بێت دڵیان بەیانی بە عشقەوە لەگەڵ خۆرە خۆرێک سەرتاپەی دنیات پڕ دەکا لە خەندا بەری پەنجەرەکەت بکەرەوە چیتر لە جامەکانەوە لە خۆت مەڕوانە ئاخر ئیرەی دەبم تۆ هێندە لە مانگ بڕوانی پەری دنیای من پڕە لە تۆ ساتێ مەست و حەیرانم لە دەروونما بێحاڵم جەستەی هیلاک و شەکەتم یاخود ڕووگەی خەیاڵم بە بینینی خەندەیەکی پڕ لە سەحراوی ڕووی تۆ دەرمانیەکە مەرهەمی ڕوخساری تۆ پەری ئەو ساتانی لە تەکتۆ وەستاوم تەنانەت ئەو ساتانی چاوم چۆتە نێو چاوت بیری دەکەم پەری ئەم جارە جامی پەنجەرەکەت مەکەرەوە بەڵکو بیشکێنە هەرچەند ناگا بە شکانی دڵی من بەڵام تۆسقاڵێک هەست بە شکانی من کەی خراپ نییە پەری وشەکانم کۆکەمەوە ڕستێلی دروستەکەم ڕەنگە سادە بن زۆری سادە وەک سادەی تۆ بۆ من بەڵام پڕن لە من لیپاولیپ لە تۆ تەژێ لە ئەوی ئیتر لە پشت پەنجەرەکە دامەنیشە کەسێک لە دەرگا دەدا هەستە دەرگانی بکەرە کاک محەممەد وەکو دەبینین گوندێک لێوان لێو لە جوانی لێوان لێو لە ڕۆشنبیری لێوان لێو لە هەموو ئەو بەها جوانانەی کە لە سرێشما دەیبینین وەکو سنتەری ڕۆشنبیری سرێشمە تا چۆن توانیتانە پەرە بەو کار و چالاکیانەی خۆت ئامادەن لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی هەموو بابەتانی گەر باسێکمان بۆ پێی سپاس زۆر سپاس بەو دەرفەتە تاوان گوندی سرێشمە بەخۆ ئاشنایە لە هەموو خەڵکی کوردستان کە گوندێکە لە مێژوودا چۆن دەستێکی باڵای هەبووە لە سەرکەوتنی شۆڕشەکانی کورد و گەنجانی ئمڕۆژی تاکید لەو کاروانەدا نەبراون و دەورێکی کاریگەر و باڵیان هەیە بۆ
پێشخستنی بزاوی ڕۆشنبیری لە وڵاتەدا. تاوان لە سرێشما پێشتر بە سنتەری ڕۆشنبیریمان هەبوو لە ساڵی 2010 دامەزرا و پاشی ئەوە لە پاش سنتەری ڕۆشنبیری ڕێکخراوی ناحکومیشمان ئێستا هەیە ڕێکخراوی ژان بۆ هۆشداری تەندروستیە و لە چوارچەوەی ڕێکخرا و سنتەر و کۆمەڵە گەنجێکی تریش ئیشی خۆبەخشی دەکەن بە هەر لە وەکو بزاوی لاوان و لە بە کۆکراوەی ئەو هەمووانە پێکەوە و سنتەر و ڕێکخرا و لاوانی تر ئێمە تۆڕی چالاکوانی مەدەنیمان دروست کردووە لێرە کە پێشتر پێش ئێستا دەورەیەکمان کردو لۆ گەنجانی ئێرە کە بتوانین چۆن گەنج و شار بکەینەوە گەنجی سەرکردە پێبگەینێ. بەڕاستی ئەوانەی کە هاتینە لێرە مەحارەزەراتیان پێشکەش کردیا شاید ئەوەنە کە گەنجەکانی سرێشمە هوشیارێکی زۆر باشیان هەبوو و تەوان ئەو دەورێژ تاسیراتی خۆی هەبوو کە باشتری کرد. زیاتر احتمامتان داوە بە چ شتێک لێرە وەکو سنتەرەکەتان؟ وەڵاهی ئەمە زیاتر ئەوەی احتمام پێدەوە زیاتر هوشیارکردنەوەی گەنج ئەو لە بێتی کارەکانی ئێمە بووە. وەکو کارەکان بەبەزم ئەو کارانە چی؟ ئەو کارانە دەورەمان کردەوە لەسەر ئاسی منتیقە بەعام بۆ ئەوەی گەنجان وشار بکرێنەوە و خولی پێگەیاندنمە خولەکە بوو. خولەکە زیاتر بۆ ئەوەی بکە گەنجی سەرکردە دروست بکەین. چۆن گەنجی سەرکردە دروست دەبێت لە نێو کۆمەڵ لە هەموو بابەتەکە. بەڵێ و الحەمدولله بە 5 سمیناری زوودا سەرکەوتنێکی باشی بەدەستێنا و ئەو بەرناوەی ئەو زارەشمانەوەیە کە خولێکمان لە پێش خولیکردنەوە کتێب خوێندنەوە کە تقریبا 100 گەنج نزیکەی 100 گەنج تێدا بەژار دەبێت. کاک محەممەد وەکو دەبینین لێرە چەندی کار و چالاکی و چەندین بەرهەمی جوان و چەندین گەنجی ناوازەمان لە لێرە بینی وەکو توێژەوەرێک کە لێرە دەبینین چەندین شێوازی زمانەوانی چەندین کار و چالاکی ئەگەر لە ڕووی ئەو وەسفانەی کە لێرە ئێوە زیاتر بە بینەران و بەو ناوچەیە ئەگەر زانیاریەکی تاوام دەنێ لێرە سپاسیەوە. وڵێ سەرەتا بە خێراتتان دەکەم ئەگەر لە سەرەتای پرسیارەکە و دەست پێ بکەم سەبارەت بە زمان دیارە سرێشمە خاوەنی شێوە خاوتنی تایبەت بەخۆوێتی ئەو شێوە خاوتنەش دەچێتە سەر دیالێکتی کرمانجی ناوەڕاست یاخۆت کە لە نێو خەڵکی ڕەشۆک خەڵکی عام و مەشهورە کە دیالێکتی ناوەڕاست سۆرانی پێدەگوترێت. سرێشمە ئێمە لە بەڕۆشنایی دەیان توێژینەوە کە لە زانکۆکان گەنجانی سرێشمە پێی هەڵساون بۆمان دەرکەوتووە کە شێوە خاوتنی سرێشمە یەکێکە لە شێوە خاوتنە هەرە دەوڵەمەندەکانی زمانی کوردی. بەڵگەشمان بۆ ئەوەیە کە ئەگەر ئێمە وشەیەک وەربگرین وشەی دانیشە پۆلین بەندی چەندین وشەیتر دەبێت کە ئەمەش دیارخەری ئەوە دەکات یاخود تەم و مژی ئەوە لەسەر زمان لا دەبات کە پێی وایە زمانی کوردی هەژار دەبێت. سرێش شێوە خاوتنی سرێشمە دەوڵەمەندیەکە بۆ شێوە زمانی کوردی. دیارە هۆکار زۆرە بۆ دەوڵەمەندی زمانی کوردی بۆ ئەوەی بە کورتی باسی بکەم هۆکارەکانی ئەوەیە لە سرێشمە چینێک هەنەکە مەڕداریان پێدەگوترێت ساڵانە گەرمیان و کوێستان دەکەن تێکەڵی کۆمەڵێک کللتور بوونە بنمونە لەگەڵ منتیقەی پشدەر و بیتوێن هەروەها لە بادینان ئەمە فەرهەنگی سرێشمە کللتوری سرێشمە بە دەردەخات. هەروەها سرێشمە کەوتۆتە سێگۆشەیەک یاخود کەوتۆتە نێوان منتیقەیەک ئەگەر لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە سەیری بکەین کەوتۆتە نێوان هێلێک لە بینی ناوچەی سۆران و بادینان. ئەمەش وا دەکات کە سرێشمە لە ڕووی شێوە ئاخاوتنەوە کۆمەڵێک دەستەواژە کۆمەڵێک وشە لە زار و زمانەکانی تر وەربگرێت. بنمونە لە شێوە ئاخاوتنی سرێشمە ئێمە لە جیاتی بڵێن ئەمن هەر دەڵێن ئەزیش کە وشەیەکە یاخود دەستەواژەیەکە لە دیالێکتی کرمانجی سەرو یاخود کرمانجی ژوورو کە بە بادینی ناسراوە. سەبارەت بە دروست ئەو لایەنانی تریش کە لە ڕووی چینی ڕۆشنبیر و خوێندنی باڵا و زانستەوە ئێمە لە سرێشمە خاوەنی دەیان قوتابی بگرە زیاتر ئەگەر لەبەر ڕۆشنایی ئامارێک قسە بکەین خاوەنی زیاتر لە 200-300 تەڵەبەی زانکۆ پەیمانگاکان لە حالی ئێستادا و ئەوانە بێزگەلەوانە ژمارەکە زیاتر شەوانەی دەرچوو زانکۆ پەیمانگاکەن بەشێکی زۆریشمان خەڵکی سرێشمە ئێستا خاوەنی بڕوانامەی ماستەر و دکتۆران و هەوڵی زیاتریش دەدەن لەو بوارەوە.
تا چەند توانی توانە لە هەم لە ڕووی زمانەوانیەوە هەم لە ڕووی کەلتورەوە پارێزگاری لەو شەی زمانەوانی بکەن بۆ ئەوی کە جیل بە جیل بکە بتوانێت استفادە یا سوود لە وشانە ببینن کە بمێنێتەوە. بێگومان ئێمە ئێستا وەکو کۆمەڵێک خەمخۆر لە بواری زمانەوەنە خەریکی توێژینەوەی و خەریکی پاراستنی شێوە ئاخاوتنی سرێشمێن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکان لە دنیای مەجازی هەموو ئەو دەقانەی کە دەنووسرێن بنمونە ئێمە ماوەیەکە سەرقاڵی نووسینەوەی ئەو چیرۆکانە کە لە نێو سرێشمەیاندا باو بۆ بوونەتە وێردی سەرزاری خەڵک بە شێوە ئاخاوتنی سرێشمە دەینووسینەوە لە داهاتوودا لەگەڵ لایەنی پەیوەندیدار هاوکارمان بێت بتوانین فەرهەنگێک تایبەت بە شێوە ئاخاوتنی سرێشمە و کتایبێکیش تایبەت لەسەر چیرۆکەکانی سرێشمە دروست بکەین. مامۆستا محەممەد سرێشمە وەکەوەی کە ئەو گەشتەی کە ئێمە کردمان لە سرێشمە و لە خەلیفان کە کردمان پێم وایە سرێشمە گەورەترین لادەیە گەورەترین گوندە لە کورسانە تا چەند زانیاریتانە سەر ئەو لە سرێشمە بە پێی دوایین ئامار کە پێشمانگە ئێمە سازمان بەردەوام بوو لەگەڵ برادرانیش دەرکەوت کە ڕێژەی دانیشتوان لە سرێشمە لە سەروی 6,000 نەفوسەوەیە. ژمارە ئەو خانوانەی کە لە ئێستا لە سرێشمەدەن بە نزیکراوەی 1000 ماڵ دەبێت. ئەمە پێمان دەڵێت کە گەورەترین شارەدەیە گەورەترین گوندە لە سرێشمەدا. ئێستا لە نێو چینی گەنجانیشدا دەنگ و باسی ئەوە هەیە کە ئاخۆت لە سرێشمە پێی بگوترێک گوند یاخود شارەدێ بە حکومی ئەوەی کە لە سرێشمەدا ژمارەی خان و ژمانەی بیناوە دامەزراوە حکومیەکان بنمونە شارەوانی وەکو سنتەری ڕۆشنبیری ئەوانە هەن. ئایا ئەومە وا دەکات کە جیاوازی بخاتە نێوان گوند و شار. بە نەرینی من پێم وایە دەستەواژەی گوند بەکاربێت بۆ سرێشمە باشترە لەبەر ئەوەی ئێستا لە سرێشمەدا هیچ کەسێکی غەیرە سرێشمەیی لە نێو سرێشمەدا بوونی نییە. وەکو دەبینین لێرە فەرهەنگێکی جیاوازتانە بوو دابوونەرێتێکی جیاوازتانە بوو لە سرێشمە چۆنە ئەو دابوونەریت و فەرهەنگە ئەو دابوونەریتێک کە لە باب و باپیرانمەوە بە شانازیەوە بۆمان ماوەتەوە ئەو دابوونەریتەیە کە فەرهەنگی یەکتر قبولکردن خزمایەتی وەک لە کوردەواریدا دەڵێن هەموو لە سرێشمەدا لە شین و شایی بەشداری یەکدن لە پرۆسەی ژن گواستنەوە لە پرۆسەی لە پرسا دەبینین هەمویان بە یەک ڕنگ بەشداری خۆش و ناخۆشەکان یەکتر دەکەن. تەبعاً ئەم پێکەوە ژیانەش ئەم یەکتر قبولکردنەوەش لە سرێشمە و لە دەرەوەش ڕەنجی داوەتەوە. بە نمونە لەگەڵ ئەو گوندانەی دەوروبەر لەگەڵ عشیرەتەکانی تر ئێمە ئەو پەیوەندیمان هەیە کە لە نێو سرێشمەدا هەمان بۆ لەگەڵ دەرەوەش بەکاری دەهێنین و خزمایەتی پتەومان هەیە لەگەر هەموو ئەو ناوچانە کە دەکەونە دەوروبەری سرێشمە. دایە سافیا بە دەستە جوانەکانی و بماندبوونی و بۆ تەمەنە جوانەی خواردنێکی جوانی بۆمان دروستکەرە و خواردنەش ناوی قوڕاوە. دایە سافیا ئەگەر بکرێت باسی ئەو خواردنمان بۆ بکەیت بزانین چۆن دروستت کردووە چۆن بووە. ماستە کورێنیم ماستەکەی کورێنیم ئەو زارش ئاوی تێکەینەوە زاوەچی ئاوشین تێ کردە ئەو گۆشت سۆرەکەین و گۆشتەکەش ناوەکەین هاجی نێزاتۆشی تێکەین و بیبەرە تێکەین و خۆی تێکەین و ئەکرێنی هەتا تیرە بیت وەختیریش بۆ ئەو زار ئەخۆین. دایە سافیا لەگەڵ هەردوو خوشکە جوانەکە مەڕاستی ئەزێتیان کێشە کە ئەو خواردنەی بۆ ئێمە دروست کرد. دایە سافیا ئەگەر بتوانین زیاتر لێرە بۆ هەموو میوانی خۆشەویست ئەو خواردنە دروستەکەن یا هەر بۆ خۆتانیش دروستەکەن. ناوەلا بۆ خۆش دروستەکەین دۆمیانە دروستەکەین بەدامی دروستەکەین ڕای دەی زۆر باشە. ئێستای من وەکو خۆم تامێکی خواردنەکەی دایە سافیە لێرەکەم دایە سافێ با تامێکی بکەم خواردنەکە بزانم چۆنە ئەگەر بەڕاستی خواردنێکی خۆش دیارە هێشتا نەما خواردووە بزانین چۆنە. دایە سافیە کەم بەرەوەی کە ئێستا ڕۆینە ژوورەوە لەگەڵ ستافی بەردامە بەڕاستی دەست بە خواردنەکەی.
لە ناحیە جوانەکەی خەلیفان و لە گوندی سرێشمە لە دیوەخانە جوانەکەی مامەزرار ئەو خواردنە جوانی کە بۆمان دروست کرد بە ناوی قوڕاو کە پێشکەشی خۆشەویستترین میوان دەکرێت ڕوخسەتی نەداین بێ ئەوەی کە لە ماڵەکەی دەربچین هەتا میوانداریمان نەکات نابێ بڕۆینەوە. شتێکی جوانمە بیر هاتەوە لە پابەندی وتەیەکی کوردەواری کە دەڵێت مامۆستا کەریم کابان کردوێتی بە گۆرانی خوا لێ خۆش بوو دەڵێت لای سەفی تەبعەن مەحاڵە ڕوخسەتی میوانیشەوە. دیار بوو مامە زراریش ئەو شێوازەی کە تەطبیق کردووە کە شێوازی کوردەواری جوانی بەبیری ئێمە هێنایەوە زۆر سپاسی مامەزرا دەکەین. دیوەخانەکەی هەر ئاوەدان بێ دەستی دایە سافیش خۆش بێ بۆ خواردنە جوانە دەستی خوشکان خۆش بێت. هیوادارم کە توانی بێتمان بەرهەمێکی جوان لە کۆتایی ستافی کاروان و بەرنامەی کاروان بەڕێ بکەین تا دیدارێکی تر لەگەڵ هونەرمەندێکی تر لەگەڵ کەسایەکی تر بە شاد و بە خۆشی بە کامەرانیتانە وزێرن. هیوادارم توانی بێتمان بەرهەمێکی جوان لەگەڵ شاخەوان کەرکووکی پێشکەشی ئێوەمان کرد بێت بە بەرهەمێکی جوان کۆتایی بە بەرنامەکەمان هێنین و دەست بە خواردنەکەمان دەکەین. هیوادارم ئێوەش لەگەڵ ئێمە تام و چێژێکی جوان لە بەرنامەکەمان ببینن. ئێستش ئێوەش لەگەڵ ئەم پارچە بەرهەمە پێشکەشی ئێوەیەکەم. هەر کەسێ ڕووی تۆ ببینێت خۆی بە قوربانی دەکات چونکە بڕۆی تۆ هیلالە و جەژێنە قوربانی دەوێت هەوماڵ وێرانێم دەکات تیرە بارانێمەکە ئاخ ئەو ماڵ وێرانێم دەکات.